إنا لله و إنا إليه راجعون. کوشتنی قاسمی سولێمانی فەرماندەی گشتی سوپای قودس کۆماری ئیسلامی ئێرانی هەژاند. کاردانەوەکانی نێو ئەو وڵاتە هەڕەشە ئامێز بوون. بەرپرسان و هاوڵاتیانی بەجارێ خڕۆشەون و چاوەڕوانی کاردانەوەیەکی گەورە لە ئاتۆڵی سولێمانیدا دەکرێت. لە کاتژمێرەکانی سەرەتایی ڕووداوەکەدا سوپای پاسدارانی ئێران کوژرانی قاسمی سولێمانی پشتڕاست کردەوە وتی سەردار قاسم سولێمانی دوای تەمەنێک جیهادکردن بەرەبەیانی ئەمڕۆ لە هێرشی هەلیکۆپتەرەکانی ئەمریکا بۆ ئۆتۆمبیلێک لە بەغدا لەگەڵ ئەبوو مەهدی موهەندیس کوژراوە. دواتر ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران بابۆنەی کوژرانی قاسم سولێمانی و هاوڕێکانی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند بە ڕۆشتنی قاسم سولێمانی کارەکانی وڕێگەکەی ناوەستێت و داناخرێت، بەڵکو تۆڵەیەکی توند چاوەڕێ و تاوانبارانە دەکات کە دەستیان بە خوێنی ئەو هاوڕەکانی دیکەی ڕووداوەکەی شەوی ڕابردوو پیس کردووە. عەلی خامنەئی لە ڕاگەیەندراوەکەشیدا 3 ڕۆژ ماتەمینی لە ئێران ڕاگەیاند. هاوکات حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران لە یەکەم کاردانەوەی بۆ کوژرانی قاسمی سولێمانی وتی بێگومان گەلی گەورەی ئێران و گەلە ئازادەکانی دیکەی ناوچەکە تۆڵی ئەم تاوانە قێزەونە لە ئەمریکای تاوانبار دەکەنەوە. سەرۆکی پەرلەمانی ئێرانیش وتی ئەمریکا باناژیرانە قاسم سولێمانی کوشتووە و دەبێت باجی ئەم کارەی وەربگرێت. عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران با میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاند لەناو خەڵکی عێراق و ئێراندا حەساسیت بە ئەمریکا هەیە و بەم ڕووداوەش ئاڵۆزیەک لە ناوچەکە دروست دەبێت کە ئەمریکا لێ بەرپرسە. من در طول این 36-7 سالی که ایشونو میشناسم همیشه این ویژگی درش. ئەمیر حاتەمی وەزیری بەرگری ئێران لەبارەی کوژرانی قاسمی سولێمانی ڕایگەیاند بەتوندی وەڵامیان بۆ ئەو تاوانە قێزەونە دەبێت و هەرچی دەستی لا کوشتنی سولێمانیدا هەبێت باجەکەی دەدات. وەزیری بەرگری ئێران نووسیوێتی ئەم تاوانە دڕندانەیە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرای پشتیوانی ئەمریکایە بۆ تیرۆر لە عێراق و ناوچەکەدا. وەزیری دەرەوەی ئێرانیش باتوندی سەرکۆنەی کوشتنی قاسم سولێمانی کرد. جەواد محەممەد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە تویتەر ڕایگەیاند چەپەڵی و گەمژەیی هێزا تیرۆریستەکانی ئەمریکا لە تیرۆرکردنی سولێمانیدا بێگومان درەختی بەرگری لە ناوچەکە و جیهاندا بەهێزتر دەکات. وەزیری دەرەوەی ئێران جەخت لەوە دەکاتەوە کۆماری ئیسلامی ئێران تەواوی هەوڵە سیاسی و یاسایە و نێودەوڵەتیەکانی خۆی بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی بۆ وەڵامدانەوەی ڕژێمی تاوانبار و تیرۆریستی ئەمریکا لەبارەی ئەو تاوانە ئاشکرایەوە دەخاتە گەڕ. زەریفی ئاماژەی بۆش کردووە هەنگاوە تیرۆریستانە نێودەوڵەتیەکەی ئەمریکا بە ئامانجکردن و تیرۆرکردنی ژەنەڕاڵ سولێمانی کاریگەرترین هێز لە شەڕی دژ بە داعش بەرەی نووسڕا ئەلقاعیدە و هێزا و شێوەکانیان مەترسێکی زۆر گەورەیە و پەرەسەندێکی گەمژانەیە. زەریف ڕاشی گەیاندووە ئەمریکا بەرپرسیارەتی هەموو دەرەنجامێکی پلان گێڕیە خراپەکەی هەڵدەگرێت. وتەبێژی سوپای پاسدارانی ئێرانیش ڕایگەیاند ئاهەنگی ئەمریکیەکان بۆ کوشتنی قاسم سولێمانی ئاهەنگێکی کاتی دەبێت و زوو ئەو خۆشیان لێ دەکەن بە شیوەن. ڕەمەزان شەریف وتەبێژی سوپای پاسداران ئاماژەی بۆ کرد لە ئەمڕۆ بەدواوە سەر تاپای وڵاتانی ئیسلامی لە دژی هێزەکانی ئەمریکا دەکەنە گۆڕەپانی شەڕ. سەرۆکی لیژنەی ئاسایشی نەتەوەی و سیاسەتی دەرەوەی پەرلەمانی ئێرانیش هەڕەشەی ئەوەی کرد کە موشەکەکانیان دەگاتە 35 بنکەی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە. مجتەبا زولنور ئاماژەی بۆ کردووە موشەکی ئێران لە ئێستادا دەتوانێت بگاتە 35 بنکەی ئەمریکا و چیتر ئەمریکیەکانی ناوچەکە لە سەلامەتیدا نابن. ئەحمەد خاتەمیش وتاربێژی مزگەوتی گەورەی تارانکە وتاری هەینی تایبەت بە کوشتنی قاسم سولێمانی کردبوو وتی لە دوای کوشتنی سولێمانی ئێستا لە عێراق ژینگەیەک هاتووەتە ئاراوە کە دژایەتی هەبوونی هێزەکانی ئەمریکا لە وڵاتە دەکات و دەبێت ئەم ژینگەیە بەردەوام بێت تاوەکو دوایمین سەربازی ئەمریکی لە عێراق دەردەکرێن. لەلایەکی دیکەوە هاوسەری قاسم سولێمانی پاش کوژرانی مێردەکەی پەیامێکی بڵاو کردە و ڕایگەیاند هاوکارەکانی بەرنامەکەی تەواو دەکەن. لە پەیامەکەیدا هاوسەری سولێمانی کا بە شێوەی دەنگی پەیامەکەی بڵاو کراوەتەوە هەڕەشەی ئەوەی لە ئەمریکا کردووە بەرامبەر هەر دڵۆپا خوێنێکی سولێمانی دەبێت باجەکەی بدەن. پاش نوێژی هەینیش دەیان هەزار هاوڵاتی ئێرانی ڕژانە سەر شەقامەکان و دژبا کوشتنی فەرماندەی سوپای قودس دروشمیان دەوتەوە. خۆپیشاندانەکان هەرێکە لە شارەکانی تاران، تەبرێز، کرمان و ئەسفەهانی گرتەوە و بە پێی ئەو ئامارانەی کە ڕاگەیاندنا ئێرانیەکان بڵاویان کردوتەوە بەشێک لە شارەکان خۆپیشاندانی ملیۆنیان بەخۆ بینیوە. هاوکات لە پارێزگای کرمان کە شوێنی نیشتەجێبوونی خانەوادەی قاسم سولێمانیە سەدان هاوڵاتی وەک هاوخەمی لە بەردەم ماڵی ناوبراودا گرت بوونەوە و وێنەی سولێمانیان بەدەستەوە گرتبوو.
ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێەیە بودن شهدا گریه کنه شهید القمه بودن شهدا سینه زنه